دارودرەخت و سەوزایی جگەلەوەی کە ژینگەیەکی پاکمان بۆ فراهەم دەکەن، هاوکات سیمایەکی جوانیش بە شەقام و کوچە و کۆڵانەکان دەبەخشن و مرۆڤیش لە ژینگەی پاک و لە ناودار و دەوەن و سروشدا ژیانێکی باشتری بۆ فراهەم دەبێت. هەروەها گژوگیا و سەوزایی سەرچاوێکی گرنگن بۆ دروستکردنی دەرمان و ساڕێژکردنی ئازارەکانی مرۆڤ و چارەسەرکردنی نەخۆشیەکان. لەبەر ئەم هۆکارانە و سەدان هۆکاری دیکە، پاراستنی ژینگە و چاندنی درەخت و گرنگیدان بە نەمام و پاراستنیان ئەرکی سەرشانی هەمومانە. چل ساڵ زیاترە ئەم سەربازەونە هەموو بەیان یەکزوو ڕوودەکاتەوە شوێنەی کە هەموو ژیانی بۆ تەرخان کردووە. مام عەبدوڵڵا ئەو سەربازەونەیە و نەوەیەک فێری ئەم پیشەیە دەکات تا بتوانن ئەم خزمەتە بەردەوامی پێ بدەن. من سەرەتای دامەزراندنم لە بەشی باخچەکان سەر بە سەرۆکاتی شارەوانی هەولێر دەستپێکی کارەکەشم دارستانی پوران بوو. بەلای من پیشەکی زۆر خۆش بوو، ینی کە دامەزرام لەو پیشەیە ینی زۆر بەلام خۆش بوو. تاکە بەیانی و باشن نەخواقان وەڵامەتم یاخۆ. ئەو پارچە فریزەمانەیە تەوان لەوەی ئیش دەکەن بەنسبەت فریزەکانی مەچینەکانی دەستی. مەچینەکانی ملیش لەوێندەرێ جوجیاکی زۆرەیە وش بۆ ئەویش لەوێندەرێ ئیش پێ دەکەن. ئێستا ئەوە بەرنامەی ئەو ڕۆتانە تێگەیشتوانە ئەڵە ناوی خوای بێ. تعاملم لەگەر کرێکار و لەگەر چاودێر و لەگەر ئەو شتانە بەڕاستی ینی زۆر بە پشی و بەوە کارم کردیا و ئەو ماوەی کە لە وەزیفە بووم کە دەکات 42 ساڵە تا ئێستا. وەرن کاکە قسمەکتان وا دەڕۆن، هەندێکتان ئەوها دەڕۆن، لەگەر ئیش پێ بکەن ئەوە بڕۆن. هەڵبژاردنی ئەو کارم زۆر لا خۆش بوو. یەکەم ئەو کارە ینی خزمەتی دار و درەخت و نەمام و ئەوانە هەر خۆی لە خۆی خۆشیێکی زۆری هەیە. هەم کەلکی زۆری شێ لە بۆ ژینگەی، لە بۆ خۆشکردنی ئاو و هەوا. طبعی ئەو دار و دارستان و سەوزایی هەم لە بۆ خەڵک و لە بۆ کە خەڵک دێتە ناوی هەرم بە مەبەستی گەشت و سەیران و ئەوانە ماوەکی زۆر بەڕاستی ینی زۆر چێژم لەو کاری خۆم وەرگرتووە تا ئێستا و بە هیچ شێوە لێ بێزار نەبوومە. یەکێک لە کارەکانیان نەهێشتن و بڕینەوەی ئەم گژوگیا سیز بوانەیە کە زۆرجار گەڕ دەگرێت و زیان بە درەختەکان دەگەێنێ. بەڵام ئەو کرێکارانە بە شێوەیەکی تەندروست قەڵاچۆی ئەم پوش و پەڵاشانە دەکەن. زۆر چاکە، ئەوها زۆر چاکە، خاسن دەورەی دارەکان. دەورەی دارەکان. کاری پارکەکان بەڕاستی ینی ئیشی زۆر دەوێت. پارکەکان لەبەرەوەی هاوڵاتی ینی بە شێوەیەکی بەردەوام دێتە ناوی و مەسەلەن دەبین بیپارێزی ئەوانە. ئیشەکانی چییە پارکەکان کە وەرزی بەهار هات فریزەکە گەشە دەکا. ئەوە برینەوەی بە بین ئامێری مەشینەی فریز ئامێری فریز ئەوانە مەشینەی بنزینن. ئیشەکەیان زۆر جوان و پوختەیە کە دەیبرینەوە.
طبعا بەنسبەت ئامێرەکان ئێستا پێشکەوتون هەتا ڕادەیەک ینی بەڕاستی پێشان کارەکان زۆر سەخت بوون بەڵام ژمارەی پارک و دوورگەکانمان زۆر کەمتر بوو دەمانتوانی ینی کرێکارەکان مثلەن بە خاکەناس جیان پاک دەکردەوە بژار و ئەوانەیان بە بژار بڕ و ئاودانیش هەر بە جۆگە بوو هەینێ سیستەمی جۆگە بوو بە جۆگە ئاودەڕۆی بەڵام ئێستا ینی کە تەکنۆلۆژیا بەرەو پێش چووە و ئەوەیە سوپاس ئێستا ئاودانەکەی زۆر ئاسانتر بووە هەر هەمووی تایمەرە بە تایمەرە تەوقیتە مەسەڵەن کە تو دای دەنێەوە هەر پارچەک مەسەڵەن دار فریز ماوەی مەسەڵەن 20 دقیقە ینی زیاتر بە کەیفی خۆتەوە حەسەب پێویستی بە جۆرەی پێویستی ئەو منتیقە هەتاکو تێر ئاو دەبی ئەوە بەنسبەت ئاودانی ئێستا زۆر ساهلتر و ئاسانترە ئاسانکاری تێدەکرایە بەڵام پارکەکانمان ژمارەیان لە ڕادەبەدەرن بەڕاستی ئێستا زۆر بووینە کرێکاری زۆری دێ و شتی زۆری دێ بەنسبەت بژاریش مەسەڵەن دارستانەکان ئەوانە کە گژوجیا وشک دەبی لە مانجی پێنج طبعا مەترسی لە سەریان دەبی لەبەر سووتان ئەویش ئێستا ئاین ئامێرێکمانەیە ئامێری برێن جیابرینە ئەویش بەڵام ئامێری شانی پێدەڵێن ئەوەیان زۆر ینی کارەکەی خێرا و ئەوەیە ینی بەوی ئەو گژوجیا دەبرینەوە ئەوە باشترە لە خاکەناس و ئەو شتانە ئیشەکە میکانیکیە زۆر باشترە. مام عەبدوڵڵا ئینسانێکی تێکۆشەرە ئەمن تەقریبەن ماوەی 2 ساڵە لێرەمە دەڵێن مام عەبدوڵڵا 42 ساڵە لێرە کار دەکاتن مام عەبدوڵڵا ئیشەکانی خۆی زۆر بە جوانی ڕادەپەڕێنێتن. ئیشی مە لێرانە پاراستنی پارکە و دارەکانە بۆ ئەوەی خەرک بە خۆشحاڵی بێتەوە لە ناویدا بەحەسێتەوە. مام عەبدوڵڵاش وەکو مامەچی گەورەی من لێرانە کارەکە زۆر پێ خۆشحاڵم کە ئەو لە گەرمانە چکە زۆر یارمەتی دەری مەیە زۆر دەستخۆشی لێ دەکەین و نمونەی زۆربی. هەنگاوی دووەم چاکردن و ڕێخستنی چیمەن و باخچەکانە لە ڕێگای چەند جۆرێک ئامێر و کاری دەستی ئەم گژوگیایە دەتاشن و سیمای جوانی بۆ ئەم چیمەنە دەگەڕێننەوە. هەڵبژاردننی من لەو بوارە کە لە بواری دار و درەخت و سەوزایی ئەوانە لەبەر ئەوەی ئەو کارە کەلکی ئەو دار و درەختە ئیستیفادەی زۆری هەیە ئۆکسیزین دەبەخشی بە ژینگەکە خۆش دەکات سەوزایی جەوەکە بەرەو فێنچی دەباتن بە تایبەتی لە وەرزی هاوین و ئەوانە هەم خەڵک ینی زۆر کەچی لێ وەردەگری لە گەشت و گوزار و سەردانی پارکەکان و سەردانی دارستانەکان و هەروەها دوورگەکانی کە چاندووانە لە هەولێر ئەوانیش زۆر ینی سیمایەکی زۆر جوانیان بەخشیتە شارەکە ئەوەش هەر لە هەمووی ینی گرنگترە ینی سیمای جوانیەکەش. مەترسی کارەکانی مە بەڕێ هەتا حەد دەکەێت مەسەرەن لەناو ئەو گژوجیایی جاروەیە هەتا مەسەرەن ئەو برێن تووشی مار و دوو پشک و ئەوانە دەبیتەوە زۆر جار کرێکارەکانمان تو ئەو برێن گیانلەبەرانە ترسناکن ئەوەی هەیە مەسەن مەچینەی فریزە جاروەیە مەسەڵەن بەدەستی دەکەوی بە قاچی دەکەوی دەیبڕی لێدا ئەگەر زۆر ئاگاداری خۆی نەبی مشاری مەسەڵەن داربڕینە ئەوەیە کە کەمترین هەڵا ئەو مشارە ینی زیانێکی زۆر بە کارمەندەکان دەگەین. لە شاری هەولێر ساڵانێکە ئەو کارە دەکەن و خزمەتی ژینگەی شار دەکەن کە هەم خۆیان و هەم دەوروبەریشیان سوودی لێ وەردەگرن.
بەنسبەت زەحمەتەکانی برێن ئەو کارە ئێمە لە پارکەکان و لە باخچەکان و برێن لە دوورگەکان بەڕاستی ینی کارەشی ئاسان نییە، ینی هەروە ینی بە ئاسانی لەبەرەوەی ئەو نەمامانە ئەو دارانە کە تو خزمەتیان دەکەی ئەوانە وەکو ئاماژەم پێکرد وەکو منداڵی ساوانە دەبی خزمەتیشی زۆری بکەی لە ئاودان و لە پاکردنەوە و لە ئەوە بیپارێزی مەسەرەن هاوڵاتی منداڵ دێتن سەردا یعنی دەبی دائیمەن تو پاسەوانەکان ئەوە بی سەرما و گەرمایەکەی لە هەمووی ئەوەترا بەڕاستی ینی سەرمای زستان تو کە کرێکار لەناو ئەو دار و درەختە ینی بەڕاستی سەرمای دەبی جاروێ تووشی نەخۆشی دەبی بە وەرزی هاوینیش نەفسیشت هەم ینی ئەوەیە ینی دەبینێت تو لەناو ئەو دار و درەختە و گەرم دەبی و تو هاڕەقە دەکەی بەڕاستی ینی بەس دەبی تو مەسەرەن تەحملی بکەی بەڕاستی ینی زەحمەتەکانی زۆرن. مام عەبدوڵڵا کەسێکی ماندووە 42 ساڵە لێرە خزمەت دەکا نمونەی دەستیوی ئەو دار و فریز و گوڵ و ئەو شتان هەموو خزمەتی ویە بوویتێ و زۆر ماندووە لەگەر هەموو عەمەلەکان دەستخۆشی لە هەموو هاوڕێیەکانم دەکەم کە زۆر ماندوونە لێرە بە تایبەتی لە وەرزی هاوین. بوونی مام عەبدوڵڵا لەو پیشەیە و لەو ئیشەیە ئەمە زۆر ئیسیفادەمان لێ کردیە لەبەر ئەوەی ئەزمونێکی زۆر هەیە لە کار و ئیشکردن لە پارکەکان زۆر جاریش پێویستمان بە پرسیار مەسەلەن گرنگ دەبیتن لە مام عەبدوڵڵا پرسیار دەکەین دەورێکی و گرنگێکی یعنی کاریگەریەکی زۆری هەیە لە ئەو ئیشەیە. چاندنی نەمام و شەتڵکردن لە ناو پارکەکان کارێکی تری مام عەبدوڵڵا و هاوکارەکانێتی بەم کارەش سروشتێکی جوان بەم باخچەیە دەبەخشن و هاوکات هەستیارترین کاریان هەوڵدانە بۆ گەشەکردنی ئەم سەوزایی و گوڵ و گوڵزارە و پەروەردەکردنیان بە شێوەیەکی ورد و زانستیانە. وەرزەکانی کارکردن بە تایبەتی وەرزی برێن بەهار و هاوین کارەکانمان زۆر لەسەرمان ئەوە دەبنەوە مەسەرەن کۆ دەبنەوە لەسەرمان پێویستێکی زۆرمان بە کرێکاریە کرێکاریش بەڕاستی هەندێکی ینی لەبەر ئەو قەیران و ئەوانە مەسەرەن دەبینی کارەکەی خۆی بەزێری ئەوەمان هەیە ینی کرێکارەکان بەڕاستی کرێکارمان کەمە بە شێوەشی گشتی کرێکارمان کەمە مەسەرەن ئەوە میلاکت تو ئەو سار میلاکت ئەوەندەیە سارشکە تو چوار باخچە و پارچت کە زیاد دەکەی ینی ئەوانش هەر میلاچیان دەوێت ئەوجا هەتا دابین دەکرێت مەسەرەن لەبەڕێوە بەراتی بڕک ینی ئەو کارە ینی سەختە پێداویت کەسمە وەکو برێن بنزین و تانکەری ئاو ئەوانش هەر هەمووی بە تەواوی بەڕاستی ینی بەشمان ناکە ینی برێن ینی پێداویستیمان زۆر ینی ئەوەی بەلا هەتا حەدەک ینی تێی دەپەڕێنین و بە هەموو بەرێن کارمەندەکان و بەڕێوە بەر لە مەسەرەن هەم ئاهەنگە و مام عەبدوڵڵا و هاوکارەکانی زۆرجار بۆ گواستنەوەی سیمای جوان بۆ شار و دڵخۆشکردنی هاوڵاتیان ئەم نافورانە دەپارێزن لە ئەگەری لە کارکەوتن و پاکردنەوەشی لە ئەستۆ دەگرن. بەنسبەت برێم نافورەکان بەڕاستی نافورەمان زۆر ئێستا لە هەولێر بە تایبەت لە شەقامی شەزمەتری و برێن لە شەقامی شۆڕش و هەروە پارکەکانی برێن شانەدەر 1 و 2 نافوراتمان هەیە ئەو نافوراتانە بەڕاستی ئەوانیش ینی سیمایەکی زۆر جوانیان بەخشیە بەڵام کاریشان دەوێت پاکردنەوەکەی زۆر بەڕاستی پێویستە پاکردنەوەکەشی هەمووی بە دەرمانە و بە معقەماتەوە کە دەبی دابینی کەنۆ کرێکارەکان و لۆ چاودێرەکان ئەوانە چاشی دەکەنەوە کارەبای مەسەرەن دائیمەن کاری ئیشی کارەبایاتی زۆرە عەتەڵاتی زۆرە ئەوانە ئەو ئاستەنگانەوان هەیە بەنسبەت نافورەکان.
ئەم پیاوە وەک بەشێک لە خێزانەکەی ئەم دار و درەختانە لە باوەش دەگرێت و خزمەتیان دەکات. ئەو بە پەنجەکانی و لاوانەوە و پێدانی ناز ئەم گوڵ و گوڵزارانە پەروەردە دەکات و بەرگی ژیانیان بەبەردا دەکا. ئەم سەربازەونانە بە هەوڵ و کۆشی بەردەوامیان دەتوانن تەنانەت زەویەکی بێکەڵکیش بکەن بە باخچەیەکی ڕازاوە. ئەمە کارێک دەکەین مەسەلەن لە دوورگەکان یان لە پارکەکان هەمووی مادبوونشی زۆرە دەبێ ئەو کارە کە ڕۆژی دواییان پاش هەفتەیەک دێنەوە هەندێک دەستکاریان کردە بەڕاستی ینی زۆر ینی ئینسان غەمی لێ دەخوا لەبەرەوەی بە مادیبوونەکی زۆر کرایە و کابرا مەسەلەن هاوڵاتێکیش دێ هەمووی نایانی منداڵێک دێ هەری دەچێشی ڕای ینی گوڕەکە لە جێی خۆی دەلەقێنی ئەو گوڵ و شتانە ئەگەر لە جێی خۆی هەر بجوورێ لە تەمەنی گسکەی ئەوانە وشکە بن ئەو شتانە بەڕاستی ینی دڵتەنگمان دەکەن. ئەوان بەردەوام زۆر گرنگی بە ئاو دەدەن چونکە وەک پێشینانمان ئاو ئاوەدانیان وتووە و ئەو درەختانەشی کە ئەوان خزمەتی دەکەن بەبێ ئاو ناژین و تا زیاتر پاراویان بکەیت باشتر گەشە دەکەن. یەکی تریش لە کارەکانی من بەنسبەت دوورگەکان بە نمونە یەکەم ئاودانەکەی وەرزی هاوین ئاودانێکی چڕوپڕی دەوێت. طبعاً درەختەکان لە تەمەنی باشن یعنی ئەوانە زۆر جێگای مەترسینە بەڵام ئاودانێکی ڕێک و پێچیان دەوێت پێ دەڵێن سەقی منتەزەم بەڕێ ماڕەوی ئەوەش بە مەڕەشەیە هەمووی مەڕەشاتە دوورگەکانمان ئێستا لە هەولێر هەر هەمووی مەڕەشاتە ئەنی مادیبوونی دێ بەڵام کەمترە لە مادیبوونی پێشترێ مەسەلەن بەنسبەت دوورگەکان هەندێک جێگاشمان هەیە مەڕەشاتی نییە هەتا ئێستا ئەوەش بە تەنکەرەکانی ئەو تەنکەرەکانی خۆمان و هەندێک جار لە هاوین تەنکەری ئەهلیش دەگرین بکرێ لەبەر ئەوەی خۆمان بەش ناکە ئەو نەوازیانش دەبی ینی ئاوەکی زۆری بدێ لە هاوین. بەنسبەت تەقلیم مەسەلەن وەرزی زستان مانجی دوو زۆرێک تەقلیم دەست پێ دەکات تەقلیمی وەکو ڕۆز و گوڵەباغ و کە ئەشرەفی پێ دەڵێن ئەوانە دەبی تەقلیمیان کە لەبەر ئەوەی لق و پۆپیان زۆر لە ڕادە بەدەر زیاد دەکات بەم قەس تەقلیمی لێی دەکەینەوە جوان ینی ئەوەی جوانی داتێ بڵێن دیمەنێکی جوانی داتێ لە پاش تەقلیمەکەی گەشەی زۆر باش دەکات. تەقلیمی کەمان هەیە بەنسبەت مەسەلەن دەدۆنیا ئەوانە زۆر شکلی لێ دروست دەکەین شکلی مەسەلەن گیانلەبەران شکلی هەموو شتێکی لێ ئەوەش بە مەقەس تەقلیمی گەورە دەکرێت ئەوەش تیپی ئەوەمان هەیە تیپەکی برین تایبەتیمان هەیە کە ئەو کارانە دەکەن سەر بە بەڕێوەبەرایەتیە. بەنسبەت هاوڵاتی بەڕاستی ینی هەتا ڕادەک ئێستا ینی زۆر باشتری بۆ لە پێشانێنی هاوکاریمان دەکەن زۆریان ینی بە دڵسۆزانە زۆر جار مەسەلەن کە لە جێگایەک شتێک ئەوە دەبێت مەسەلەن دارێک دەشتێ ئەوە دەبێت تەلەفۆنمان لۆ دەکەن بەڵام هەشە ینی کەمە ینی هاوڵاتێکی کەم مەسەلەن دەبینی داری دەشتێنن شت دەکەن ئەوانە شیوادارین ینی بەڕاستی ینی هەماهەنگمان کە لەبەرەوەی ئەوانە ئەو دار و درەختە لە بۆوانە ئەو سەوزایە لە بۆ چێ هەر لە بۆ مرن هاوڵاتیە زۆر داواکارین لێیان کە هاوکاریمان زیاتر بکەن و ڕوبەری سەوزایی زیاتر بکەین.
باخچەی هەموو کوردستان بە تایبەتیش کە ئێمە هەولێر کە تایبەتە بە ئێمە ئەو باخچانە و ئەو دورگەی ناوەندیانە کە بەڕاستی باخچێکی زۆرە لەوانە ئێمە 345 باخچەمان هەیە لە هەولێر کە ئەمەش ڕێژەیەکی زۆر زۆرە هەروەها 58 دورگەی ناوەندیمان هەیە کە سەوزایەکی زۆر بەخۆ دەگرێتەوە سەرڕای ئەوەی خزمەتکردنی 108 نافورە لە هەولێر دەکەینەوە ئەمەش بە کۆی گشتی کە لە ڕێگای کرێکارەکانمانەوە توانیتمان ڕێژی سەوزایی لە هەولێر بگەینینە 116 کە 113 لەلایەن حکوومەتەوە جێبەجێ کراوە 103شی لەلایەن هاوڵاتیانەوە لە پارک و باخچەکانی ماڵان جێبەجێ کراوە ئەمەش بەڕاستی جێگای دەستخۆشیە کە ئێمە توانیتمان چەندین ئیشوکاری زۆر ڕێک بکەینەوە لەوانە لەو ساڵە سەرەتای ساڵەوە توانیتمان زیاتر لە 4 ملیۆن گوڵ لە شوێنی جیاجیا لە شاری هەولێر بچێنین. سەرباری هەموو ئەو کارە جوانانە یەکێکی دیکە لە دەستکەوتەکانی ئەم کەسانە دروستکردنی نەمامگەی خۆماڵیە کە دوای ماندووبوونێکی زۆر و شەونخوونی ئەم نەمامگەیە هاتە بەرهەم. بەرهەمەکەش بریتیە لە 4 ملیۆن دار و درەخت و نەمام کە سەرتاپای ڕوبەرە سەوزایی و جوانکاریەکانی هەولێری پێدەڕازێنرێتەوە. بەنسبەت نەمامگە بەڕاستی نەمامگە بایەخەکی زۆری دەوێت ئەو نەمام و ئەو گوڵ و ئەو دار و هەتا داریش مەسەڵەن ئینتاج دەکەیت ئەو دارانە وەکو کالیپتۆس پێشان بە ئێستا نەمایە داری سنۆبەر سەر و ئەوانە کە لە ناو نەمامگەی پەروەردەی دەکەین پەروەردەشی ینی تایبەتە لە دەرەوە نابی لەبەر ئەوەی ئەمە جەوەکی لۆ دەڕەخسێنین ینی کەشوهەوایەکی وای لۆ دەڕەخسێنین لەگەڵە خۆی ینی بگونجێ لە دەرەوە نابی هەتاکو ینی تەواو گەشە دەکا کە گەشەی کرد ئەو زەدەتانی بیبێنێ دەرەوە لە دەرەوە ئەوجا برێن بەرگری شت دەکا گەرما و سەرما دەکا. بەگشتی بە جۆرێک لە جۆرەکان ژیان و سەوزایی و جوانی لێرەوە دەست پێ دەکات و لێرەوە دەبێتە نمونەیەک بۆ ئەوەی هەمومان چاوی لێ بکەین. بەنسبەت نەمام چاندن زۆر بەشداریم کردیە ینی بەڕاستی ینی نایەتە ژمار ینی کە بە هەزاران و ئەوە ینی زۆرە زۆرم چانیە زۆرم نەمام زۆریش پێمان لەبەرەوەی 42 ساڵ زۆرە تو لەو بوارەکە ئیش بکەی بەڕاستی. بەنسبەت ئەو نەمامگەیە من کە کارم تێدا کردووە ماوەی 14-15 ساڵە هەر لەو نەمامگەیە کە کارم کرد کارەکانی وەرزینە وەرزی مەسەڵەن بابرێن بۆ نمونە وەرزی هاوین گوڵی هاوینیمان هەیە وەکو زینیا و فەڕەنگ و زۆر نەوەی گوڵ ئەوانە کە هاوین دابەشی دەکەین بەسەر دوورەکان و بەسەر پارکەکان ئەوان دەیچین هەر کەسە و سەرپەرشتکاری خۆی هەیە لە کاتی پاییز یان بەهار قەڵەم وەردەگرین لە ڕۆزە گەورەکان پێیان دەن ئومەهات یعنی ئەو ڕۆزانە گەورەنە قەڵەمیان لێ وەردەگرن بە مقەس ئەوانە لە ناو مەرکان دادنێن هەندێک ینی دەبی ئیتیمامەشی باش پێ بدرێ لە بن زوڵە و ئەوانە دامدرێ ینی جەوەکی تایبەتی لۆ دەکەوێت لۆ دەڕەخسێ هەتاکو مەسەلەن تەواو گەشە بکە ئەوانە بکە کە ماوەشی دەمێتەوە ئەو ڕۆزە ماوەی مەسەلەن 2 مانگە 3 مانگە لە بن سێبەرەکەی یان زوولەکەی وەکو ئێستامە لێدانیشتە دەری دەینین دەیبینە دەرێ لەبەر ڕۆژ ینی مباشرەتەن لەبەر ڕۆژ دەبی هەتاکو گواستنەوە و دابشکردنی بەسەر پارک و باخچە و دوورگەکان. بەڕاستی مام عەبدوڵڵا یەکێکە لە ئەو فەرمانبەرانە ئەو کرێکارانە کە بەبەردەوام دەستیان هەبووە لە ئاوەدانکردنەوە و خزمەتکردنی پارک و باخچەکان بۆ نمونە هەر بە خۆیان مام عەبدوڵڵا لە سەرەتای دروستکردنی چەندین پارک وەک پارک پەپولە و دەمامگەی نمونەیی و هەروەها ئەو دورگەی ناوەندی شەقامی 6 مەتری کە بەخۆی دورگەیەکە درێژی 10 کیلۆمەتر دەبێتەوە لە سەرەتای ئەنجامدانی ئەم پرۆژانە مام عەبدوڵڵا دەستی هەبووە لە هەموو ئەو دار و درەخت و چاندین دار و درەخت و هەروەها هەوڵێکی زۆری داوە بۆ ئەوەی بتوانێتن ئەو پرۆسەیە چاندنی دار و درەخت و زیادکردنی ڕێژەی سەوزایی بەڕاستی دەورێکی کاریگەری هەبووە لە هەموو بوارەکان بەڕاستی جێگای دەستخۆشیە کە ئێمە هەتا ئێستا کارمەندی ئەوهامان هەیە و چەندینی ئەوهامان هەیە کە بتوانن خزمەتی وڵات و کوردستانمان بکەنەوە بەڕاستی مام عەبدوڵڵا سەربازی وونە. ئەوە دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 بۆ بەڕێز مام عەبدوڵڵا کە توانیتی بە زۆر دسۆزانە کارەکانی خۆی ئەنجام داتەوە
هیوادارین کە نمونەی زۆر بێتن و بتوانن زیاتر خزمەتی کوردستان بکەن. پیرۆزە.